من دا پیرم ڕۆڵە گیان بۆم هێناون کێکی جوان دەی بیکەنەوە بە قوربان دەنگت دیارە هەی فێڵباس بڕۆ ڕێوی تەڵەکە باس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە. من مامۆستا شەنگە محەممەد علی بەڕێوەبەری باخچەی منداڵانی سار بەشداریمان کردووە لە فیستیڤاڵی ساڵانەی باخچەکان منداڵەکانی باخچەش بەشداریان کردووە بە گۆرانی ئاڵای کوردستان هەروەها بە کاری دەستی مامۆستاکانیش بەشداریمان کردووە لەگەڵ وێنەی دەستی منداڵەکان. من مامۆستا تافگە تایر ساڵح لە باخچەی ڕەنگینم ئەمڕۆ لە ئەم پێشەنگایە لە گەلەری بەشداریمان کردووە بە چالاکی گۆرانیمان هەیە هەروەها چالاکی دەستیەکانیشمان گەلێ زۆرە لەگەڵ ئەو خۆشەویستانە لێرە و بە خراپنی ئێوەژەکەین. من مامەم هاتووم بۆ لاتان زۆر تا مەزرۆم بۆ دیدارتان هاتووم یاری بکەم لاتان وەی ماما یاری زۆر خۆشە سەگاکەش حەزی لێیە نانا مەیکەنەوە لای بەن ئەو سەگە دەی لای بەن ها تەڵەکە باس بڕۆ ئەی ڕێوی فێڵ